بەرزڕاگرتنی بەها و شکۆی زانست و ئەکادیمیانی زانکۆ و پەیمانگەکان. دووەم، داکۆکیکردن لە بارودۆخی ژیان و گوزەران و سەرجەم مافە پیشەیی و ئەکادیمی و کۆمەڵایەتیە ڕەوا و یاساییەکانی ئەکادیمیانی زانکۆ و پەیمانگەکان. سێەم، بێلایەنی ناوەندەکانی خوێندنی باڵا لە هەر دەستێوەردان و فشارێکی نازانستی نادیموکراسی کە پێچەوانە بێت لەگەڵ یاسا و ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بەهای دیموکراسی و مافی مرۆڤ لە نێوەندەکانی زانکۆ و پەیمانگەکان. والله طبعا ئەمە خەباتە مەدەنیی دەستمان پێ کردووە ئەنواع و ئەشکاڵ ڕێگە چارە هەیە بۆی کە خەباتە مەدەنیەکەمان شتێکی وا بدۆزینەوە کە تەسیرمان هەبێت لەسەر دەسەڵات. ئەو ڕێگەی پار کردمان ڕێگەیەک بوو تەسیری خۆی هەبوو، بەڵام لەوانەیە ئیمساڵ میکانیزمێکی بەقووەتر بدۆزینەوە بۆ ئەوی کە تەسیرێکی بەهێزمان هەبێت لەسەر حکومەت. ئێمە ئێستا خەریکی تاوتوێکردنی ئەو ئارا و بیرروبۆچوونانین کە لەگەڵ مامۆستانی ترە بۆی دەوڵەمەندی ئەو ئارابۆچوونانی خۆمان بکەین بۆ فشارخستنە سەر دەسەڵات. بایکۆت ئەم ساڵیش بەردەوامە بێت یاخود چیتر ئەتوانن بکەن جگە لە بایکۆت؟ وڵی جارە ئێستا خەریکی مناقەشەی ئەوەین تاوتوێەوەگەین باوەڕ ناکەم قەراری بایکۆت بدەین. ئێمە بەتەمای پرەنسیبێکی بەقووەتر بدۆزینەوە فشارخستنە سەر دەسەڵات بە گوڕوتینێکی بەهێزەوە ئێمە بەتەمای لە ناو زانکۆکانەوە دەست پێ بکەین، فشارخستنە سەر دەسەڵات لە ناو زانکۆکانەوە دەست پێ بکەینەوە ئینشاڵڵا.